وەک ئەوەی هەڤاڵ مامجەلال لە هەموو بوارەکاندا خاوەن بەهرەی بێوێنە بوو بە هەمان شێوە لەلایەنی زمانەوانی و ڕەوانبێژی و وتاردان و گفتوگۆ و دیالۆگدا خاوەن توانایەکی زۆر و ئاستێکی بەرز بوو. هەروەها چەندین زمانی بێگانی وەک عەرەبی، فارسی، ئینگلیزی زانیوە و توانای ئەنجامدانی دیالۆگ و گفتوگۆی هەبووە و تەواوی هێزر و بیری بەرامبەرەکەی لەسەر ناوەڕۆکی بابەتەکان ڕاگرتووە. Fully explanation for the criminals who committed this crime. I take this opportunity to, in the name of Iraqi people, salute. هاوکات هەموو ئەو کەسانی لە کۆڕ و کۆبوونە و دانیشتەکاندا لەگەڵ مامدا بوون شاهیدی ئەو ڕاستیان کە هیتوانی لە ڕێگەی بەکارهێنانی دەستەواژەی سەرنجڕاکێش و وشەی تازی نەبیسراوەوە سەرنجی بەرامبەرەکەی ڕابکێشێت و زۆر بە ئاسانی قەناعەت و ڕەزامەندی ئەو کەسە بەدەست بهێنێت. پێم وایە هەموو ڕەخنەیەک ئەگەر دوو شەرتی ئەساسی تێدا نەبێت یا هەموو داخوازیەک یا هەموو داواکاریەک ئەگەر دوو شەرتی ئەساسی تێدا نەبێت ڕاست ڕەوا دەرناچێت. شەرتی یەکەم ڕەچاوکردنی دەستکەوتی نیشتمانیە، شەرتی دووەم ڕەچاوکردنی دەستکەوتی پیشەییە، هی ئەو چینە ئەو گروپە ئەم دەماتە. یعنی ئەگەر هاتو مەسەن کرێکاران بەس دەستکەوتی کرێکاران ڕەچاو کرد، دەستکەوتی نیشتمانی گشتیان ڕەچاو نەکرد، هەنگاوەکەیان شەل دەبێت، لایەکی ڕاست دەبێت، لایەکی تەواو نابێت. ئێمە پێویستیمان بەوە هەیە کە بزانین هێشتا سەرکەوتنەکانمان، ڕزگاربوونی کوردستانەکەمان، بەدەستێنانی ئەو هەموو سەرکەوتنانە و ئەو هەموو سەروەریانە هێشتا دەڵەمەیە. مام کە هەمیشە سادە بۆ لە گفتوگۆدا و قوڵ بۆ لە دەربڕیندا هونەری ڕەوانبێژی و شارەزایی لە زمانەوانی بۆ مەبەستی چارەسەری کێشەکان بەکارهێناوە. هەر بۆیە ئەگەر سەرنج بدەینە وتەکان و گوتارەکانی شێوازێکی ناوازە بەدیەکەین. بۆ نمونە لە زۆرێک لە گوتارەکان و دیالۆگەکانیدا نوکتە و پارچە شێعری دەبەستەوە بە ناوەڕۆکی بابەتەکانەوە. لەو ڕێگەیەشەوە لەلایەکەوە کەشێکی ئارام و ئاسوودەی دەخۆڵقاند و لەلایەکی ترەوە ڕەخنەی تەنس ئامێزەکانی ئاڕاستی بەرامبەرەکەیە کرد. ذعر الجنوب فقيل كيد خوارج وشك الشمال فقيل صنع ديواري وتنابذ الوسط المدل فلم يدع بعض لبعض ظنة لفخاري وتساءل المتعجبون لحالة النكراء من هم أهل هذه الدار هي للذين لو امتحنت بلاءهم لعجبت من سخرية الأقدار. توانای ڕەوانبێژی و زمانەوانی هەڤاڵ مامجەلال لە گفتوگۆکاندا بە جۆرێک بووە هەمیشە هەوڵی یاوەتی ڕامان و هەستی ئامادەبووان بەلای خۆیدا ڕابکێشێت و کەسی بەرامبەر ئاوێزەی وتەکانی بکات تاوەکو ئەو کەسە ئەو هەستەی لەلا دروست بێت کە گرنگی پێدرێت و جانی گوێگرتنی قوڵی لەلا بەرجەستە ببێت. ارتكبتها الدكتاتورية البعثية الصدامية المجرمة بحق الشعب والخائنة بحق الوطن. هاوکات ئەم هونەری گفتوگۆ و دیالۆگا بەدەگمەن لە نێو سەرکردە جیهانیەکاندا دەبینرێت و بەدیەکرێت. هەر بۆیە هەر سەرکردە و ڕابەرێک ئەو خەسڵەتی تێدا بوو بێت بە کەسایەتێکی کاریگەری نێو مێژووی مرۆڤایەتی ناسراوە بە کلیلی چارەسەری کێشە و گرفتەکان دانراوە. دیارە ئەوەش وەک بەهرەیەکی ناوازە لە سەرۆک مامجەلالدا ڕەنگی یاوەتەوە و بە یەکێک لە تایبەتمەندیە گرنگەکانی مام ئەژمار کراوە.